قرز بەقیست ئەو کەسانی کە پارە ئەدەن و دوای 15-20 ڕۆژ مانگێک ئاڵتونتان بۆ دێت بە هەرزانتر یا زیوتان بۆ دێت واللهی ئەو ئیشەی ئێوە ئەو کەسابەتەی ئێوە حرامە و تاوانێ زۆر گەورەی و ڕیبایە. ئاڵتون کڕین بە قەرز، زیو کڕین بە قەرز، ئەگەر نیو سەعات بێ، سەعاتێک بێ، ڕۆژێک بێ، قست بێ، قەرز بێ، ماوە بێ، هەمووی ڕیبایە، هیچ خلافێکی تیان نییە مەسەلە. بۆیە لە خوا بترسن، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح مسلمدا فەرمووی وما كان يدا بيد فلا بأس به وما كان نسيئة فهو الربا. ئەوەی دەست بەدەست بێ کڕینی ئاڵتون و زی و فرۆشتن و کڕینی دەست بەدەست، ئەوە ئاڵتونەکە ئەوە پارەکە، ئەوە زیوەکە ئەوە پارەکە، ئەوە ئەفەرمی هیچی تدا نییە. بەڵام خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم وما كان نسيئة، ئەوەی کە تاخیری تیابێ، قەرزی تیابێ، فهو الربا، ڕیبایە. ئەم ڕیبایە کە ئەمڕۆ پەیا بووە، خەڵک سەری تێکردووە، ئیزدیحام دروست بووە، ئاڵتون دەکڕێ، زیو دەکڕێ، کاکە با هەرزانتر کە مانگێتر دەکات دەست، 20 ڕۆژتر دەکات دەست، وەکو قوماری لێ هاتووە. بەڕاستی ئەمڕۆ کابرا لە قازان جایبیانی زەرەری عەجایە بکات. بۆیە ئەوە ڕیبایە، ئاگادار بن تاخیر بوون دەست بەدەست نەبێ، وەری نەگری ئاڵتونەکە و تاخیر بۆت بێ، ڕیبایە، زیوەکەش بە هەمان شێوە. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە، سوێن بەو خوایەکێک گیانی منی بەدەستە، گوێ بگرن ئەو کەسانی کە ئام ئیشە حرامە دەکەن. سوێن بە خوای گەورە، کۆمەڵێک کەس لە ئومەتەکەی من، ئومەتی منن، شەو دەخەون، بەڵام بەیانی خوای گەورە دەیان کاتە مەیمون و بەراز، مەیمون و بەراز، پەنا بە خوای گەورە، شکلی مرۆڤایەتیان لێ دەسێنێتەوە. ئەمە لە صحیح تەرغیبایە، خوای گەورە سوێن بەخوا دەیان کاتە مەیمون و بەراز. بۆچی؟ لەبەر ئەوە فەرمووی چەند سیفەتێکیان تیا، یەکێک لەوانە حرامەکان حەڵاڵەکەن بۆ خۆیان. ڕیبا حرامە، خوانە ناسێک فتواتان بۆ داڵێ ئاڵتون بە قەرز دروستە، لەسەر هەر چۆن مەزەبەکە حرامە. و دەفەرمێ وەئەکلیهم الڕیبا، لەبەر ئەوەی کە ڕیبا ئەخۆن، ڕیبا حەڵاڵ دەکەن، حرام حەڵاڵ دەکەن، خوا دەیان کاتە مەیمون و بەراز. بۆیە لە خوا بترسن، ئاڵتون، زیو، بە قەرز، بە قیست، بە تاخیربوون، بە هەموو شتێک ڕیبایە و تاوانێ گەورەیە. با خوای گەورە نەمان کاتە مەیمون و بەراز و عیبرەت. بترسین، شەو خەوتونە بەیانی دەبنە مەیمون و بەراز، بە دووری مەگرە. پێغەمبەری خوا فەرموویەتی ساسەم سەد وایە ئینسانی ئیماندارە بێ بترسێ. واللهی شەوان کە دەخەوم، هەموو شەوێک آخر وشە دەڵێم لا إله إلا الله، ئەڵێم نەک بەیانی هەڵەسم ببرم، چێڵش بەیانی هەڵەسمەوە، تەواو ژیان چییە؟ دەمارێکە جەڵدەیە دەماغ لێتە دا و دەمڕی کۆتای بە ژیانەتی، ڕۆحەکە لێ دەسێنرێتەوە. بخەوە آخر وشت با لا إله إلا الله بێ، نەک لەسەری بمریت. ڕیبا خواردن تاوانێکی زۆر گەورەیە. ئەو کەسانەی کە دەڕۆن ئاڵتون و زیو دەکڕن بە قیست و بە قەرز، کاکە بڕۆ بۆم بێنە لە دووبەی 20 ڕۆژتر ئەگاتە دەستم، بەڵام بە هەرزانتر پارە نەقدەدا، یاخود هەندێک لە پارەکە ئەدات. ئێوە کەوتونەتە ناو کەسابەتێکی حرامەوە، حرامێکی بەسیتیش نا، ڕیبا تاوانێکی زۆر گەورە. لە خوا بترسن، کەسابەت بۆ ماڵ و ماڵی خۆتان بەم شێوەیە مەکەن. ئاڵتون و زیو کڕین بە قەرز، بە قیست، بە ماوە، هەمووی حرامە و ڕیبایە. با خەڵکیش فتوات بۆ بدا، لە خوا نەترسن. ئەمە کەسابەت نییە، ئەمە ماڵوێرانیە، ئەمە ئیعلان و جەنگەکەی لەگەڵ خوادا. خوایە لەگەڵ تۆ شەڕەکەم، چونکە من ئیشی ڕیباکەم. کێ وا دەکات؟ کێ دەتوانێت بەرەو ڕووی خوا بێتەوە؟ کەواتە ئاگادار بە ئەم کەسابەتە بە هیلاکتان ئەدات، بە حەڵاڵی دەیکی بیکە، بەڵام نەقد دینار بە دینار یەک گەڵای بمێنێ لەو پارەی کە ئاڵتون و زیوەکەت پێکڕێوێتە ڕیبا نابێت. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەوەی وما كان يدا بيد فلا بأس به،
لا صحيح مسلم لا فرمي أو يدز بدز بك يا شيت يعني بلام أويك وما كان نسيئة فهو الربا أما قصينا نكم نية ما حديث بيغمر إخوة صلى الله عليه وسلم أوي تأخير به أو الربا جاب أميك أمر ذكري أعطون بقر ذكري يازيو بقر ذكري أما بيرن بي الربا نسيئة وتتأخيري دكي أما لبيش إسلام جه مشركة كان كردويانا أما بيرن الربا جاهلية ربا بيش إسلام بلام أمر مسلمان ديكن أي باشا ناترسن كأيوة أم كسابة حرام دكن لبر أو اشتبارتان دسكوي لكاتك أوغو قمار واي هندي كس ما يبوتش بي هندي كس قازانجك أمر دوينة چنه فرقية بو دي خلقي وهي تنها دوينة آلتوني كريوة أمشو نزيكي دفتر نوية غزاري كردو أما نعلم قمارة بس هو قمار واي كسر يدرناك كواتا أقدار با لحديثك صحة الرغيبة خوشويستي خواه فرمية صلى الله عليه وسلم الربا كآلتون وزيو كرين بقرز بقيسة رباية إتر بو خيزان تكري بو قازان جيكري آلتون وزيو خوشويستي خواه فرمية صلى الله عليه وسلم الربا سو فائز حفتاودو درقاية حفتاودو بش بتشوكترين بشي الربا حفتاودو بشا بتشوكترين بشيان كامية لتاوانا وكو أواي إنسان دايكي خوي ماربكا ولقلا زينابك أما بيغمري خواه فرمية صلى الله عليه وسلم والله أو آلتون وزيوه كتو بقر زي كري ما ويتر أقاعدة دستت والله أو بتشوككي نية أفرمي وكو أواي إنسان دايكي خوي ماربكا هنجي بقر والله دايك ماربكا دوم جارقلا شاب خيوه كي قبولي دكا كي عنا يو قبولي دكن أيو كساني آلتون وزيو دكرن كسان قبول تانا لقل دايتانا زينابكن لە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم بچووکترین بەشی ڕیبا لە دایک مارەکردن تاوانەکەی وەکو ئینسان دایکی خۆی مارە بکات لە خوا بترسن بۆ ماڵ و مناڵ کە منەتی پێتان نییە قەبر و قیامەتی خۆتان تاریک مەکەن ئەم تاوانە گەورە تووشی خۆتان مەکەن ئەو کەسانی کە لەبەر ئاڵتون دەفرۆشن یا دەکڕن ئەگەر بازرگانەکان لە خوا بترسن ئەمش ڕیبا ناکەن ئەگەر ئێمەش لە خوا بترسین یارمەتی ئەوان نادین بچن ئیشی ڕیبا بکەن ئاڵتون دەکڕن بە قەرز زيو دكرن بقرز ايوه دزان اما عملوا كسابة حرام والرباية وتاوانة قورية خوشويستي خواه فرمية صلى الله عليه وسلم يكيك لو تاوانة إنسان بهلاك ددا دي فوتينية قيامتي دفوتينية الرباية أم إيشيتو آلتون بقرز بقيسة بوماوية ديكري باري نقد نادي وديشي ناقري يكسد شكو ورد نقر بيت الربا دمس قالتوية نيو كيلو تبي كيلو تبي بارك بده ورك وريقره اگر وانا به ابيت الربا ابي بي كده مالو باركش بده نقد يك ديناري نبينت اگر بمين بيت الربا اما سعرني بقيس بكري اما التون الربا خوشويستي خاف النبي صلى الله عليه وسلم وما كان نسيئة فهو الربا رواه مسلم اوي تاخير بونو قرزي تيبك ولا التون زيوا الربا ئیتر خۆشەویستی خوا وا فەرموویە صلی الله علیه و سلم بەیانی دوای ئەوە مەگڕێ مامۆستای فتوات بۆ بدە کە هیچ علمێک و زانیاریەکی پێ نییە ئەگەر بەس صحیح بوخاری مسلم بخوێنێتەوە مامۆستایە قەت ناڵێ حەڵاڵە ئاڵتون و زیو بە قەرز بیکڕی قەت ناڵێ بەڵام کە ئاگای لە ئایەت و حەدیث نییە فتوادا بەڕاست و بەچەپە تەنها لەبەری کاک فڵان کەس دڵی نەشکێ ڕیبایە ئاڵتون و زیو بکڕین بە قەرز ڕیبایە بە قیست ڕیبایە 20 ڕۆژی تر بۆ دێ 10 ڕۆژی تر هەفتەیە تر مانگێ تر رباية سوى فائزة أزاني بيغمري خوات صلى الله عليه وسلم شي دفرمي لحديثة صحة الرغيبة دفرمي فمن أكل الربا أو الربا بخوا بعث يوم القيامة مجنونا يتخبط خوا يقول دفرمي لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس أو الربا دخوا باشا كيلة إيوه بي خوشة أي ئەو کەسانی کە ئاڵتون و زیوتان بە قەرز کڕیوە یا ئەیکڕن یا پارەتان داوە دە چەند ڕۆژێکی تر ئەگاتە دەستان تۆبە بکەن بگەڕێنەوە بۆ لای خوا هەر خێرێکی کرد خێرەکەی ئەوەی کردوێتی خێرەکەی با نەخوا وئین توبتم ئەوە تەعاون کاتە ئەو کاتە فەلەکم ڕؤوس ئەموالیکم تەواو خێرەکەی مەخۆ تازە بەس دووبارەیشی نەکەیتەوە ئەوەشی نەیکردووە نزیکی نەکەوێ
ئەو کەسەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە ڕیبا دەخوا، ئیشی ڕیبا دەکا، کاتێکە لە ڕۆژی قیامەتە لە قەبرەکەی زیندوو ئەبێتەوە شێتە وەکو شێتێک وای دەستی لێوە شێنرابێ بەردەوە شێ، چۆن شێتێ بەردەوە شێنێ و خەڵک ڕاوەنێ و ئاگای لە خۆی نییە. ئەو ئینسانش کە ڕیباخۆرە کاتێکە لە قەبرەکەی دەرئەچێ شێتە وەکو شێت دەرەچێ. پێت خۆشە لە قەبرە دەرچی بە شێتی دەرچی؟ چێ پێی خۆشە؟ خوا دەفەرمێ، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والله ئاڵتون و زیو بە قەرز بە قیست حرامە ڕیبایە، ئەگە تۆبە نەکەی لە ڕۆژی قیامەتە بە شێتی لە قەبرەکە دەرەچی. ئەوە سزای خوایە بۆ ئەو کەسانی کە ڕیبا دەخۆن. بۆیە لە خوا بترسن. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، خوای گەن لە ڕیبا و لە هەموو تاوانێکی گەورە بمان پارێزی. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەو کەسانی کە ئاڵتون و زیو دەکڕن بە قەرز بە قیست یا دەیفرۆشن، دوکاندارەکان و کڕیار و مشتریەکان لە خوا بترسن. ئاڵتون زیو بە قەرز بە قیست حرامە و ڕیبایە و تاوانێ گەورەیە. ئاڵتون کڕین و زیو کڕین بە قەرز فائیزە و سووە ئەگەر هەر چەندێک کەمیش تاخیر بێ. ئەو کەسانەی کە پارەتان داوە چەند ڕۆژێکی تر قاڵ بە ئاڵتون و زیوتان بگاتە دەست، کەسابەتەکەتان حرامە و ڕیبایە، فائیز و سووە. لە خوا بترسن، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەبێ ئیذا کانە یەدەن بیەد، ئەبێت دەست بە دەست بێ، ها ئەو ئاڵتونەکە ها ئەوە پارەکە. ئەگەر وانە بێ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم بەڕۆ سەی صحیح بوخاری مسلم کە هەر صحیحی بوخاری مسلم سەیکە بزانە چەند حەدیث باسی ئەوەکە ئاڵتون و زیو بە قەرز قیستیش هەر قەرزە حرامە و ڕیبایە. پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم وما كان نسيئة فهو الربا رواه مسلم. ئەوەی کە قەرزی تیابێ و تاخیربوونی تیابێ پارەکەی نەقد نەدرێ، دینار بە دینار نەدرێ، ڕیبایە. خۆشەویستی خوا وا دەفەرمێ صلى الله عليه وسلم لە صحیح مسلم دایە، بۆ ڕۆسەیریکە. بۆیە لە خوا بترسن. ئەوەشی کە فتواتان بۆدا لە خوا ناترسێ کاڵێ حەڵاڵە. فێڵیش مەکە کات فڵان کەس زەڕەنگەرەکە 10 ملیۆنم بە قەرز بەرێ با پارەکە نەبێتە ڕیبا. ئەوش ڕیبایە، کابرا ئەگەر لای نەکڕی بەخوا دینارێکت ناداتێ. فێڵ لە خوا ناکرێ. منافق دەیەوێ فێڵ لە خوا کە، بەڵام ناتوانێت فێڵ لە خوا بکە. ئیماندار شتی وا ناکات. نابێت کاکە معاملە بکەی. دوێنێ ئەمڕۆ فەرقی هەیە، بەیانی وەزعەکە بە شێوەیەکی تر ناکرێ معاملە ببڕیتەوە لە کاتێکا تۆ بازاڕەکە و شەیتان بازاڕ وایە. بۆیە لە خوا بترسن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە صحیح تەرغیبایە لە هەر قەومێکە ڕیبا و زینا، ڕیبا یا زینا یەکێکە، الڕیبا ئەوی زینا. هەر قەومێک هەر گەلێک ڕیبا لە ناویانە بڵاو بووەوە یا زیناکردن، هەرتوی ئەمڕۆ مەوجودە زۆر پەنا بەخوا. ئەوەی سە حاڵن خەڵک سەری کردوتە ڕیبا خواردنە. ئیزدیحام دروست بووە لە بەردەم نووسینگەکانە، هەمووشی ئیلا کەمێکینەوەی هەمووی داوای ئاڵتون و زیوی کڕۆ بە قەرز بۆی بێ. 20 ڕۆژتر مانگی ترێکا دەست بۆی کەمتر لەسەری بکەوێت. تووشی ڕیباکە بووە کاکەم بە حساب کەسابەتم بۆکە. خوا هیدایەتت بدا. کەسابەتێکی حرام. هەر قەومێک هەر گەلێک ڕیبا یا زینا تیایانە ئاشکرابی و بڵاو بێتەوە ئیلا ئەحەلوا بئەنفوسیهم عەذاب الله. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەوە بە نەفسی خۆیان عەذابی خوا بۆ خۆیان حەڵاڵ دەکەن. والله ئێستا زۆربەمان عەذابی خوامان بۆ خۆمان حەڵاڵ کردووە کە خوای گەورە عەذابمان بدە بە هەر جۆرێک بێ. بۆ ئێمە لە عەذابانین کێ دڵی خۆشە؟ کێ بەختەوەرە؟ کەم کەس. هەمووی لە کێشە مشکیلایە، دەوڵەمەند، مەسئول، فەقیر، هەژار، کاسبکار، مەعاشخۆر، هەمووی لە ڕەزالەت و مەینەتیایە. خوای گەورە عەذابمانیدا، بەڵام عەذابی تریش بەڕێوە ئەگەر ئێماوە ئیشی ڕیبا بکەین. بۆیە بەڕاستی ئەم ئیزدیحامی کە دروستە بێ لە بەردەم نووسینگەکان و لە بەردەم دوکانەکان و ئەوانە هەمووی ئیشی ڕیبا دەکەن ئیلا کەمێکی نەبێت، چونکە بە قەرزەی کڕن، بە نەقد نایکڕن. لە خوا بترسن با خوای گەورە عەذابمان بەسەرا نەبارێنێ. ئەو کەسانی کە ئاڵتون و زیو دەکڕن دەفرۆشن بە قەرز و بە قیست،
ئەو کەسانەی کە ئاڵتون بۆ خەڵکی دێنن بە قیست بە قەرز پارە لە خەڵکی وەردەگرن ماوەیەتر ئاڵتونەکە زیوەکە دەگاتە دەستت ئیشەکەتان حرامە هەردوولاتان ئەوەی ئیفرۆشی ئەوە ئەیکڕێ کەسابەتەکەتان حرامە و ڕیبایە لە خوا بترسن تەقوای خوا بکەن پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم وما كان نسيئة فهو الربا رواه مسلم ئەوەی کە نەسیئە بێ و تاخیربوونی تیا بێ ڕیبایە ئاڵتون و زیو بە کڕینی فرۆشتن و ئاڵتون و زیو بە قەرز بە قیست حرام و ڕیبایە ئەگەر لە خوا ترسن خۆتان پارێزن ئەم حەدیسە زۆر ترسناکە زۆرێک لەو کەسانەی کە ئیشی ئاڵتون و زیوەکەن الحەمدولله ئامادە نین بە دڕەوشتی و زینا بکەن بە هیچ جۆرێک ئامادە نین بەڵام ئامادەن ئیشی ڕیبا بکەن لە کاتێکە ڕیبا لە زیناکەی ئەوان گەورەترە کە نایکەن ڕیبا لە دایکمارەکردن گوناحترە وەک باسمان کرد پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە ئەفەرمێت دەرهەمێکی ڕیبا یەک دەرهەمی ڕیبا چەند هەزارێک دەکات نەک چەند گەڵایەک چەند هەزارێک دەکات یەک دەرهەمی ڕیبا ئینسان بیخوا و بەکاری بهێنێ بزانێ ئەم دەرهەمە ڕیبایە مەعمەلەی پێوە بکات یەک دەرهەمێ بزانێ ئەمە حرامە ئەمە ڕیبایە بەخوا زۆر بڕۆسەی تۆڕە کۆمەڵایەتەکان کە سەدەها مامۆسای بەڕێز دەڵێ ئەم ئیشە حرام بەس خەڵ بە قسەی ناکە کێ بە قسەی ئەماکە بۆ خەڵ نازانێ حرامە کەمێکی نەبێ ئەزانێ ئەوەی بزانێ یەک دەرهەمی ڕیبا بخوات معمەلی پێوە بکە بزانێ ئەمە ڕیبایە و بزانێ ئەمە ڕیبایە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تاوانەکەی لای خوا ئەشەد عند الله من 36 زەنیە پەنا بەخوا لای خوای گەورە تاوانەکەی گەورەترە لە تاوانی 36 زینا لەگەڵ 36 ئافرەتا زینا بکەی هێشتا تاوانی بەقەت ئەوە نییە یەک دەرهەمی ڕیبا معمەلەی پێوە بکەی بەڵام ئەم قاڵبانە لە دەرهەم و 50 دەرهەم دەرچووە بۆیە لە خوا بترسن با تاوانی سەدەها و هەزارەها زیناتان بۆ نەنووسرێ ماڵ و مناڵ بەم شێوە بەخێو ناکرێت بە حرامی و بە ڕیبا تەقوای خوا بکەن لە خوا بترسن بگەڕێنەوە بۆ لای خوا لە کۆتاییدا دەڵێم کڕینی ئاڵتون و زیو بە هەموو جۆرێک قەدەغەیە بە قەرز و بە قیست ئەگەر سەعاتێ تاخیر بێ ڕۆژێک بێ دەڕۆژ بێ لە خوا بترسن ئەو کەسانی کە پارە لە خەڵکی وەردەگرن و چەند ڕۆژێکی تر ئاڵتونەکە زیوەکە دەگاتە دەستت بەس ئاڵتون و زیوم باس کردووە ئاگادار مشتیتر ناڵێم لە خوا بترسن تەقوای خوا بکەن با ئەو هەموو تاوانە گەورەمان بۆ نەنووسرێ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوع يا ربي خوايا كردكان من برا كردكان من مسلمانان لهمو شوێنێک سەر بخە یا رب العالمین خوای گیان ئەوەی زڵم لە ئەم میلەتە و هەر میلەتێکی تر ئەکا خوای گیان بە گەورەی خۆت لە ناوی بەری یا ربی خوای هەر کەسێک دۆستی ئەم میلەتەیە خوای گیان سەرکەوتوویکەی هەر کەسێکیش دژی ئەم میلەتەیە خوای بە گەورەی خۆت لە ناوی بەری یا ربی خوای آخرمان بەخێر بگێڕی لە شەڕ و لە بەڵاو ئاژاوبمان پارێزی خوای گیان لە شەڕی ئەم وڵاتە زلهێزانەمان پارێزی یا رب العالمین خوای گیان ڕەحمان لێ بکەی خوای گیان آخرمان بەخێر بگێڕی رحم لها مكردك مسلمان بك يا رب العالمين لدجمنا كان يعني بيان باريزي آمين آمين وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.